شەمین ساڵوەگەڕی دامەزرانی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان پیرۆزبایی لە خانەوادەی شەیدانی ئەم ڕێبازەکەین و تەواوی هەواڵانمان دەکەین و ئەمانەوێ ڕۆژی دامەزرانی تەفگەری ئازادی بکەینە ڕۆژێکی ژینگە پارێزی بکەینی ڕۆژێکی تێکۆشان بۆ پێناو خزمەتگرتنی ژینگە و گردون و خزمەتگرتنی مرۆڤایەتی و هەر تەفگەری ئازادی لە پێناو ئامانجەنەی ئامانجە گردونیانەی یەکسانی و دادپەروەری و ژینگە پارێزی تێکۆشان دەکات و ئەمڕۆ بۆ میادەوە 6 داری سێبەرمان چاند لە قەزای کەلار بۆ پیرۆزکردنی ئەمیادەوە تەفگەری ئازادی بۆ ئەوە دامەزراوەکەەوە بتوانێت تێکۆشانێکی نوێ تێکۆشانێکی تازە و سەردەمیانە بکات لە پێناو ڕێخستنی کۆمەلگا بەبیری و بۆ چونێکی نوێ و تازەوە بە ئایدایەکی جیهانگیری ژینگە دۆستی و ژینگە پارێزی و یەکسانی ڕەگەزی و دیموکراسی و بتوانێت لە هەموو کایەکانی ژیان لە ناو ڕێخستن لە کۆمەلگا لە بەڕێوەبردندا نوێ بێت جیاواز لە ڕێخستنەکانی تر ڕێخستنیە بێت کەوا بتوانێت تەواو خزمەت بە کۆمەلگا بکات.